و هەمیشەش ئێمە باجارێکی کە تەرکیز بخەینەوە سەر ئەوەی بۆچی بە تەنها سەردەشت خۆ لە هەمان کاتا کۆمەڵی شاری کوردستانی ڕۆژهەڵا لەو کاتا هەمویان هاوسنوور بوون لەگەڵ دەوڵەتی عێراقیە بەڵام ئەوە سەرمێنێ سەردەشت بە دەرلەوەی شارێکی کوردیە و شارێکی وڵاتی ئێرانیش بۆ لە کاتا هاوسنوور بەڵام خەڵکەکەی خەڵکێکی نیشتیمان پەروەر و کوردۆست و هاوخەمی شۆڕشەیەک لە دوایەکەکانی گەری کورد بووە بۆیە لەو کاتا لەلایەن ڕژێمی بەعسەوە کرێتە ئامانج. ئەمڕۆ 34 ساڵ تێپەڕێ بەسەر تاوانی کیمابەرانی شاری سەردەشت و ئێمە ساڵانە بەشدارە بووین لەو مەراسیمانی شاری سەردەشت بەڵام 2 ساڵە بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە نەمانتوانیوە بەشدار بین. ئەمساڵ بە باشمان زانی لێرە چالاکیەک لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکان لەگەڵ مۆنومێتی هەڵەبجە ئەنجام بدەین بۆ ڕێزگرتن لە قوربانیانی شاری سەردەشتی خۆشەویست. ئەو ئامارانەی کە ئێستا تا ئێستا بە فەرمی ناسێنراوە 130 کەس بە شەهیدی تاوانی کیمابەرانی سەردەشت تۆمار کراوە و زیاتر لە 8,000 برینداری تاوانی شاری سەردەشت هەیە. ئەوەی کیمابەرانی سەردەشت پێش کیمابەرانی هەڵەبجە بوو کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگ بوو لە تاوانی کیمابەرانی سەردەشت بۆیە ڕژێمی بەعس جورئەتی بەخۆیدا کە تاوانی هەڵەبجەش ئەنجام بدات.